هەندێکی تری کچ و کوڕە جوانەکانمان هەیە هاوسەرگیری دەکەن لە پێناوی منداڵبووندا، لە پێناوی وەچەخستنەوە، و ئەمە پێوەری یەکەمیانە. کاتێک بە کوڕەکەیان بە کچەکە دەڵێیت بۆ خێزان دروستەکەی، وەڵا خۆشە و مناڵت ببێ و قەڵەباڵغ بێ و ئاوانێ مناڵ بە دەور تابێ و یاری لەگە مناڵا بکەی، یعنی تەنها و تەنها ئەمە عەقڵێتی ئەم گەنجە جوانەمانە وا تەسەور دەکات ژنهێنان بەس بۆ ئەوەیە منداڵ بخەیتەوە. ئەزیزەکەم لە 150 چانسی هەیە کە تۆ خەلەلت تێدا بێ و منداڵت نەبێ، خێزانت خەلەلی تێدا بێ و منداڵت نەبێ، و لە 130 بۆ لە 140 دەشێ هەردووکتان خەلەلیشتان تێدا نەبێ و منداڵ نەبێت، و لە ئەنجامیشا لە 110 بۆ 15 دەشێ هەردووکتان خەلەلتان نەبێ و منداڵیش ببێ، و لە ئەنجامە منداڵەکەش نەمێنێتەوە. کەواتە تۆ 160 هەموو ئەگەرەکانت خستۆتە ژێر پێی خۆتەوە و ئەمانەت لە یاد کردووە و تەنها وا تەسەورەکەی ئێستا لە چەند مانگی یەکەمە منداڵێک بێتە کایەوە و لە دوای ساڵی و ساڵ و نیوێکی تر ئەم وەختانە منداڵێک لە باوش تابێ. بۆ ئەمە خێزان دروستەکەی، بۆ ئەمە ئاسوودە بەتەوێ خۆت ئاسوودەکەی، دەرونی خۆت ئارامکەی. من دەڵێم ڕەنگە ئەمە نێتە دەسەوە و ڕەنگە ئەم هەدەفە نەپێکیت. بۆیە زۆر جار ئەو ژن و مێردە بەڕێزانەی ئەو کچ و کوڕە جوانانەی کە خێزان دروستەکەن لەبەرەوەی لە باگراوندی عەقلی و مێشک و دڵ و دەرونیانە لە بیرکردنەوەکانیانە تەنها خێزان بۆ منداڵە وا گومان دەبن بەداخەوە کە ئێمە باس بەرنامەکەمان باسی خێزانی ئاسوودەیە، وا گومان دەبن دەبێ خێزان کاتێک ئاسوودە دەبێت قەڵەباڵغ بێ، دەبێت 3-4 کوڕ و کچ بە 4 دەورانەوە بێ، دەبێت کۆمەڵە منداڵ بە دەورانەوە بێ، دەبێت کوڕ و کچ و تەرتیباتێکی هەبێ و دەبێت بە باوک فلان و دایک فلان بانگ بکرێ، ئەگەر ناتوانانی ئاسوودە بێ. لە یادی چۆتەوە کە پێغەمبەران هەبوونە منداڵیان نەبووە، پێغەمبەران هەبووە منداڵیان بۆ نەماوە، سەحابە هەبووە منداڵی بۆ نەماوە، خەڵکانێکی زۆر هەبووە لە وڵات و مەملەکەتی خۆمانە یان منداڵیان نەبووە، یان منداڵیان بۆ نەباوە، یان منداڵیشان بە دەورەوە نەماوە، بەڵام خۆشبەخت بوونە، ئاسوودە بوونە، توانیویانە خێزانێکی ئاسوودە دروستکەن. کەواتە تۆ لە پێناوی منداڵە بە پلەی یەکەم خێزانە دروست کردووە، ژن و مێردایەتی پلەی دووەم بووە. بڕیاری هاوسەرگیریەکەت بە پلەی یەکەم بۆ منداڵ بووە، دەبەرەوە دەڕووی دەروونزانیەوە دەڵێت تۆ خێزانێکی ئاسوودە و خۆشبەخت دروست ناکەی. دەبێت لە یەکەم قۆناغەوە لە کچ و کوڕە جوانەکانمان لە یەکەم دەقە و کە قسە دەکەن بیر لەوە نەکەی تۆ بڵێ وەڵا بڕیارم داوە تا 5 مناڵ ناوەستم، وەڵا ئەوەنە منداڵمانە بێ، دەبێ هەوڵ بدەین. چونکە ئەو کەسانی کە لە پێناوی منداڵە هاوسەرگیری دەکەن زۆر زوو لە کارەکەی خۆیان پەشیمان دەبنەوە. ئەسڵ جار یەکەم لەوەچە بە منداڵی یەکەم بێزار و بێتاقەت بی لە منداڵ، ڕەنگە لە خوای گەورە تاقید بکاتەوە هەر لە منداڵی یەکەمەوە دوور بێخوایە منداڵێکی شەرە دەماغ، نەخێر منداڵێکی ئۆتیزم، نەخێر منداڵێکی منگۆل، نەخێر منداڵێکی بۆ نمونە دڵکونت بۆ دروست بێ، هەر چی شتێک هەیە لە قورگت بێتە دەرەوە. کاتە ئەگەر تۆ ژن و مێردێکی بەختەوەر و ئاسوودە دروست نەکرد بێت، ئەگەر خێزانێکی ئاسوودە دروست نەکرد بێت، ئەگەر بنچینەی خێزانەکە بریتی نەبێت لە هەندێشتی تری گەورە و عەزیم، لەسەبەر شتێکی بچوو کە بریتێ لە منداڵ و منداڵەکەش نەخۆشە و ناساغە و بێتاقەتە و وەکو ئەڵێت کەم ئەندامە و یان خاوەن پێداویستی تایبەتە، کاتە تۆ خێزانەکەت لە دەست دەدەیت، تۆ سۆز و خۆشەویستیەکە نامێنێت. هەموو سۆز و خۆشەویستیەکەش بەعەکسەوە ئەوەشمان بینیوە، سۆز و خۆشەویستی و محەبەت و هەموو ڕێز و احترامی ئەم پیاوە بەڕێزە بۆ منداڵەکە بووە. دوای منداڵ هاتۆتە کایەوە، ئەم پیاوە هەڵە سێودانیشە لە منداڵەکەم، هەڵە سێودانیشە بە دەوری ئەم منداڵەیە دێ. ژن لەو دقەی منداڵێ بێ بە دەوریان نایەندرێ، لەو کاتی حەملە بە دەوریان نایە، هەموو قسەکانی ئەوەیە ژنەکە وریا بە با مناڵەکەم هیچی لێ نەیە، ناڵێ با تۆ هیچت لێ نەیە، ناڵێت تۆ دەبێ ئاسوودەبی، ناڵێت دەبێ خۆشبەخت بی. ئەسڵەن ئێمە زۆر جار بینیمان لە کاتی منداڵبوونیشە کاکتۆر جان زۆر مەبەسمان منداڵە لە دایک بێ، مشکلە نییە بە محاورەکەن خێزانم ئەمەلیاتی بۆ بکەن، ینی خێزانەکەی زۆر لا گرنگ نییە، منداڵەکەی لە لا گرنگە. بەداخەوە بەڕاستی تۆ ناتوانانی بگەی بەس ئەو پەڕی سۆز و خۆشەویستی، بگەی بە ئەو پەڕی محەبەت، بگەی بەوەی کە هاوسەرێکی خۆشبەخت و ئاسوودە دروستکەی، چونکە تۆ تەرکیز فۆکەست کردووەتە سەرچی؟ سەر منداڵ، بە نەبوونی منداڵ، بەبوونی منداڵی نەخۆش، بەبوونی منداڵێکی لاسار، و یاخود بەعکسەوە بەبوونی منداڵەکە تۆ هەموو سۆز و خۆشەویستی ژنەکەت لەدەستدا، هەموو سۆز و خۆشەویستی پیاوەک بە تایبەتی ئافرەتەکەش هەموو سۆز و خۆشەویستی پیاوەکەت لەدەستدا، چکە منداڵەکە هەمووی برد بۆ خۆی.